ئاگری دارستانەکان لە سەرانسەر جیهان تا دێت زیاتر و وێرانکاری لێ دەکەوێتەوە. لە وێلایەتی کۆلۆرادۆی ڕۆژەوەی ئەمریکا تیمەکانی دارستان کار دەکەن بۆ کەمکردنەوەی مەترسیەکان. پاشماوەی دارولقوپوپ و چیلەکان هێشتا بەرەوە دەسووتیان. دەرینانیان سەختە گرانە لە دارستانەکان. بۆیە دارستانەکان لە دەرەوەی شاری بۆڵدەر ڕێگەیەکی سروشتی تر تاقی دەکەنەوە بۆ ئەوەی دارە مردوەکان بە خێرایی نەمێنن، ئەوەش ڕێگەی قارچک چاندنە. هەندێک لە موردەدارانەی کە لە پشتمانەوە دەیبینین لە ڕاستیدا ئێمە بەخشیومانە بۆ پرۆژەکانی قارچکشاندن بۆ یارمەتیدان لە کەمکردنەوەی ئاگرکەوتنەوەکان. لە ناوەندی مایکۆلۆژی قارچکی شاری بۆڵدەر دامەزرێنەری ناوەندیەکە زاک هێدسترۆم چاودێری دەیان قوتووی بچووک دەکات کە قارچکی ناوخۆیی و کێوی تێدایە. ئێمە ئەم جۆرانە لە دەرەوەی ژینگەکەمان دەچێنین و دەیانهێنینە ناو تاقیگەکەمان و جیان دەکەینەوە، پاشان لێکۆڵینەوە لەو ڕێگەیانە دەکەین کە دەتوانرێت بەکاربهێنرێت. بۆ نمونە ئاگرێکی کێوی زۆر گەرم دەتوانێت زەویەکە ڕاماڵێت و ببێتە قوڕ و خلیسان. هێدسترۆم دەڵێت مەمامە نوێیەکان ئەگەری جێگیریکردنی ناوچە سوتاویەکانیان باشترە ئەگەر قارچک لەگەڵ خاکێ چاندەکەیان تێکەڵ بکرێت. قارچکی مایکۆڕیزاڵ یارمەتی ڕۆکەکان دەدات ئاو کەرەسە خۆراکیەکانیان هاوبەشی پێ بکەن. نۆژانکردنەوەی 1 هێکتار دارستان دەتوانێت تەنێک قارچکی بوێت. بۆ ئەوەی بەشی پێویست دروست بکات، تیمی هێدسترۆم ژمە بچووکەکان زیاد دەکەن بۆ سەدان کیسی تێکەڵی گەشە سەندوو. لە ماوەی چەند ڕۆژێکدا کیسەکان پڕ دەبن لە ڕەگی قارچکی میسیلیۆم کە ئامادەن بۆ کەمکردنەوەی ئاگری کێوی. ئەو تێکەڵاویەی کە لە ناو کیسەدا هەیە بەدەستشی دەکرێتەوە، پاشان ئێمە کوتانێکی شلەش بەکاردەهێنین کە شلەیەکی ماسیلۆمە کە دەکرێت بپرژێنرێت بەسەریدا. چەقۆی دار ئامانجێکی زۆرە بۆ کەمکردنەوەی قارچک. لە ئێڤەرگرین لە وەلایەتی کۆلۆرادۆ کەڵەکەبوونی وەک ئەمانە دەتوانێت مەترسی ئاگرکەوتنەوەی کێویەکان بۆ 10 ساڵ زیاد بکات. 2 ساڵی خەیان بۆ ئەوەی ئەو کارە بکرێت کە سروشت 20 بۆ 50 ساڵی دەوێت، کەواتە زیاترە لە خێراکردنی دەجاری هێزە سروشتیەکان. بۆ خۆلادان لەو جۆرە زیانە زۆر نامۆیانە، ڕاڤاج دەڵێ بەکارهێنانی قارچکی ناوخۆیی و کێوی زۆر گرنگن. ئەوە شتەکانە، بۆنێکی ناخۆشی نییە، بۆنی دار نییە، بۆنی خاکێکی جوانی دێتێت. پێشنگەکانی کەمکردنەوەی قارچک بە هیوای ئەوەن هەوڵەکانیان فراوانتر بکەن بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی لە هەر شوێنێک بن کە مەترسی ئاگرکەوتنەوەیان لەسەرە.